زۆر زۆر سپاس بەخێر بێن و بەیانیتان باش. من چەند ساڵێک لەمە پێش هاتینە ئێرە و بەردی بناغەکەیماندانا. ئەو کاتێک کە هاتم وەکو هەمیشە کە بەردی بناغەیەکدا ئەنەین ڤیدیۆیەکمان پێشکەشەکرێ و لە ڤیدیۆکەیە ڕوئیایەک پێشکەشەکرێ. من زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ ئەبینم بەشێک لەو ڕوئیایە هاتووەتە دی، بەشێک لەو ڕوئیایی کە لە مەراسیمی دانانی بەردی بناغەکە باس کرا وەکو دامەزراندنی ناوەندێک بۆ بازرگانی، ناوەندێک بۆ خەزم، ناوەندێک کە ببێتە ڕەبتێک لە بینی بازرگان و هاوڵاتیانەنجە لە هەر کوێیەکی عێراق بێت. ئەمە بۆ من بەڕاستی جێی شانازیە، دەستخۆشیتان لێ ئەەکەم کە توانیوتانە ئیش بکەن لەسەر ئەو ڕۆیایە، ئیش بکەن لەسەر بەدیهێنانی ئەو ڕۆیایە. ئەزانم تاو نەبووە، ئەزانم ماوە هێشتا، ئەزانم گرفتان هەیە، ئەزانم هەندێک کێشەی کارەبا هەیە، ئەزانم بازرگانەکان کە پارەی خۆیانیان سەرف کردووە بۆ دروستکردنی ئەم بینا و کۆگایانە داواکاریان هەیە، داواکاریەکانیشان بەشێکی زۆریان ڕەوان. من لێرە داوا لە شارەوانی و دایرەی کارەبا و ئەو فەرمانگە و بەڕێوەبەرایەتیە پەیوەندیدارانە ئەەکەم کە هاوکارتر بن لەگەڵتان. ئەزانم هاوکار بوونە، بەڵام تانەڵێم زیاتر هاوکارتان بن. من سپاسان ئەەکەم لەبەرەوەیکە ئێوە بەم پرۆژەیە توانیوتانە هەزارەها هەلی کار بڕەخسێنن، ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ خەڵکتان خستووەتە ئیش. زۆر خۆشحاڵ بووم کە ئەبینم کە کرێکارەکان لێرە بەشێکی زۆریان کرێکاری خۆماڵین، خەڵک شانازی بەوە ئەکا کە کارمەندی خۆی لە وڵاتی خۆی و لە شاری خۆی کار بکات. ئەمە جێی دەستخۆشیە. دیسانەوە من سپاستانەکەم، هاوکارتانە بم بۆ ئەوەی ئەم پرۆژەیە کە بەشێکی ئێستا کەوتووەتە ئیش بە تاوەتی بکەوێتە سەر سکەی خۆی، ببێتە ئەو ناوەندەی کە خۆتان داتان ناوە و هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم و دەستخۆشیتان لێ ئەەکەم. سلێمانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی تێدایە، مەرجی نێودەوڵەتی تێدایە، چۆن هەوڵەدەن پارێزگای سلێمانی بێتە ناوەندێکی گرنگی ئابووری؟ خۆی ئەمە یەکێک لە بەرنامەکانمانە بووە لە کۆنەوە، زۆر گونجاوە بۆ بازرگانی لێرە بە حکومی نزیکی لە حدودەوە، بە حکومی ئەوەی فرۆکەخانەکەی ڕاستە ڕەنگ بێ مسافری گەشتیاری بەقەدەر فرۆکەخانی تری عێراق زۆر نەبێ، بەڵام لە ڕووی کارگۆ لە ڕووی نەقلەوە پێم وایە جێی خۆی کردووەتەوە. پێم وایە بە ئیدارەیەکی باشتر ئەتوانین زیاتری بکەین، ئەتوانین بازرگانیەکی زیاتریش بێت. بۆیە ئەوە ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ ئیدارەی فرۆکەخانە، بەڵام ئەمە هەمووی بازرگانی وە گەشەپێدانی ئابووری وە متمانەی بازرگانان و مستەسمیران بەسراوەتەوە بە ئارامی. وە بۆیە ئێمە هەمیشە هەوڵمانداوە بۆ ئەوەی ئارامەیەکی سیاسی دابین بکەین و پێم وایە لایەنە سیاسیەکان ئیش لەسەر ئەمە ئەکەن و سیاسەتەکانمان بەرەڕووی ئەوە ئەکەینەوە چۆن ئێمە وەکو حکوومەت بتوانین دەعمێک بین بۆ بازاڕی کار، بۆ کەرتی تایبەت، بۆ بازرگانان، بۆ مستەسمرەکان لە ڕێگای سیاسەتەکانمان، لە ڕێگای یاساکانی کە تێی ئەپەڕێنین، لە ڕێگای ئەو دەعمەی کە پێویستە بدرێ بە بازار بۆ ئەوەی منافەسەی بازاری دەرەوە بکە، بۆ ئەوەی بتوانن پێی خۆی لەسەر پێی خۆی بوەستێ. شاراوە نییە کە ئێمە 6 ساڵی ناخۆشمان تێپەڕاندووە بریتی بۆ لە قەیرانی دارایی شەڕی داعش، کێشەی ئاوارە، کۆڤید ئیلا ئاخری، بەڵام میلەتێکی خۆراگرین، میلەتێکی بەوەرەین و ئیرادەیەکی بەهێزمان هەیە و زاڵە بین بەسەر تەحەدیاتەکان. من بەشدار لێ دیبلۆماتیکی بوو ئەم پرۆژێکی ئێستا هاتوویت هێشتا مۆڵەتەکەی تەواو نەبوو. ئەگەر زەرورە بۆ مۆڵەتیناتەوە، ئەگەر زەرور نییە بۆ ێڵنیشکە، ئەمە بۆ بە دیاردە لە سلێمانیانی ئێستا 22 پرۆژە لە سلێمانیان بێ مۆڵە کارەکەن یەکەم بە ئەمری واقع و لەسەر ڕووبەری 3000 دۆنم تقریبی 24000 جەمەلۆن دروستەکرد. سلێمانی پێویستی بەم هەموو جەمەلۆنە هەیە ئیشی تریان بەمان هەیە.
ئەوەی کە لێرە دروستەکرێ پێم وایە ڕنگ بێ جابێت لە چاو ئەوەی کە ڕنگ بێت لە شوێنی تر هەبێت ئەوەی کە لێرە دروستکراوە بەشێکە لە ڕۆیایەک بۆ ئەوەی ئەم ئیشانە ئەم بڵین بازرگانانە لە یەک شوێن کۆ بکرێنەوە و لە یەک شوێنەوە خزمەتیان پێ بگەێنرێت حکوومەت خۆتان ئەزانن کەمێک ئاڵۆزە دائیرەکان پەیوەندیان لەنێو خۆیان هەموو جارێک هەمەهەنگ نین لەگەڵ یەکتریا من یەکێک لە ئەرکەکانی من ئەوەیە کە ئەو هەمەهەنگیە پتە بکەم بەهێز بکەم لە بینی ئەو دائیرە پەیوەندیدارانە چ کارەبا بێت چ ئاو بێت چ شارەوانی بێت چ ئیسیسمار بێت پێم وایە خۆشیان درێغیان نەکردووە و هاوکاریان نەبین بۆ دروستکردنی ئەو هەمەهەنگیە فەرموو سەبارەت بە بەرزبوونی نرخی بەنزین عالی بازرگانەکان بەردەوام باس لەواکەن کە باجی زۆرتر دەخرێتە سەری ئارد بە هەمان شێوە یعنی حکومەت بۆ ئەوە لە باجە خاتە سەر بەنزین ئارد یعنی ژەوی خەڵکی بەردەوام ڕوو لە خراپبوونە حکومەت ئەم باجانە کەمەکاتوە خوددایانە بە بۆچی بەردەوام باجەکان زیادە ئێمە باجمان زیاد نەکردووە ئەوەی کە بنزین پەیوەندی بە دوو سێ حاڵەتەوە هەیە یەکەمیان بەشێکی زۆری ئەو بنزینەی کە بۆ هەرێمی کوردستان دێ لە دەرەوەی وڵات دێ و بنزینیش بەرهەمێکی نەوتە بۆیە کە سعری نەوت لە بازاری جیهان زیادە بێ بێگومان سعری بنزینیش لە بازاری جیهان زیادەکە لە عێراق حکوومەتی عێراق دعمێکی زۆری کەرتی بنزینەکە بۆ ئەوەی بتوانێت سعرەکە کۆنتترۆل بکە اقتصادی هەرێمی کوردستان اقتصادی حکوومەتی هەرێمی کوردستان لەو ئاستەیان نییە کە ئێمە بتوانین وەکو حکوومەتی فێدرالی دعمی کەرتی بنزین بکەین بەسەوەی کە ئێمە ئەتوانین بیکەین ئەوەیە کە کار ئاسانی بکەین بۆ ئەوەی ئەو بنزینەی دێت لە دەرەوەی وڵات ئاسانتر بێت بە کولفەیەکی کەمتر بێ بەڵام ئێمە ئەبێ هاوسەنگیەک ڕاگرین لە بینی کولفەکە و کوواڵەتیەکە نابێ بیاڵین لە پێناوی دابەزینی کوواڵەتی بنزین یان هەندێک بازرگان بەداخەوە هاتوون بنزینێکی زۆر بێ کوواڵەتی داخڵگان کردووە و هەندێک مەوادی تێەکەن بۆ ئەوەی ئۆکتەینی ئەو بنزینە بەرز بێتەوە ئەوە ئێمە نابێ ڕێگری یانی نابێ ڕێگا بین ئەو جۆرە با ناوی برین فرت و فێڵانە ئەنجام بدرن بۆیە ئەبێ لەلایەکەوە ئینتاجی خۆماڵی زیاد کەینەوە لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێککەوتوین بنزینێکی زیاتر لە بەشەکانی تری عێراقەوە داخڵی بازاری هەرێمی کوردستانە بێ ئەمە وای لە ئەکا سعری بنزین لە هەرێمی کوردستان دابەزێ هەندێک لەو ڕسوماتە هەندێک ڕسومات هەبووە لەسەر مەرزەکانە ئێمە کەممان کردوونەتەوە بۆ ئەوەی ئەو فەرقی بینی زیادبوونی سعری بنزین لە بازاری جیهان و کەم ببێتەوە بە دابەزاندنی ئەو ڕسوماتە بەڵام لە هەمان کاتیشە ئەبێ ڕەچاوی کۆڵەتی بکەین نەهێڵین کۆڵەتیەکە دابەزێ لەگەڵ ئەو سای قسەکانیش تاباسی وەک زۆربەیان پرۆژانە بۆ دابێتنی هەلیکارە هەر لە ماوەی ڕابردوودا بە تایبەت سەردەمی بانگەشەکان لەسەر مەسەلەی ڕەخساندنی هەلیکار لە کەرتی تایبەتدا کردووە پرۆژانە گەشتن بەشوێ ئێستا و هەلیکارە گەشت بۆ سەدان هەلیکاری جێباسیەکەی ئەمە یەکێک لەو پرۆژانەیە کە هەزارها هەلیکار دابینەکە 5,000 کەس هەلیکاری بۆ ڕەخسێت لێرە لە هەمان کاتە چەند ڕۆژێک لەمە پێش لە دەوری ڕانیە بووم لەوێ ماوەیەک لەمە پێش کارگەی شەکری بتوێنمان ڕاگەیاندەوە دیسان 8,000 هەلیکارێکی تر ڕاستەوخۆ و نەڕاستەوخۆ دابینەکە چەندین کارگەی تر دروست کراون یان لە مۆڵەتیان پێدراوە بەپێی ئەو ئامارەی کە لای ئێمە هەیە ئەو مۆڵەتانەی کە دراون لەلایەن دەستەی ئیسیسمارەوە ئەگەر هەموو ئەو پرۆژانە جێبەجێ بکرێن زۆر زیاتر تێئەپەڕێ لەو ڕقمێکی ئێمە وتمان کە وتمان 50,000 هەلیکار بۆ من گەشت بینم لەوەی کە حلەکە ئەڕەخسێت ئێمەستە ئیشی ئێمە ئەوەیە سیاسەتی حکوومەتەکەمان بگونجێنین بۆ ئەوەی بازاری کار بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ وەکە ئێمە ڕوو لە زانکۆکانمانەکەین لە پەیمانگاکانمانەکەین بۆ ئەوەی تەرکیزیان لەسەر ئەوە بێ ئەو بەرهەمی زانکۆکانمان بەرهەمی پەیمانگاکانمان زیاتر بگونجێ بۆ کەرتی تایبەت زۆر سپاسانەکەم برادرینە